دیاردەی کۆچ دیاردەیەکی جیهانیە، بەڵام لەو وڵاتانە زیاترە کە کێشەی ئابووری و کۆمەڵایەتی و نادادی تێدا بەدی دەکرێت. لە هەرێمی کوردستان و عێراق بە پێی ئامارەکان لە ساڵی 2015 تاوەکو ئێستا 477 کەس گیانیان لەدەستداوە و 190 کەس تاوەکو ئێستا بێسەر و شوێنن. ئەوانی دیکەش تەرمەکانیان گەڕێندراوەتەوە بۆ هەرێمی کوردستان. ساڵی 2021 کۆچێکی بەلێشا و ڕوویدا و تا ئێستاش زیاتر لە 3000 کەس لە بیلاڕووسیا و شوێنەکانی دیکەی گیریان خواردووە و ناتوانن بگەنە شوێنی مەبەست. بەڵە دیارە ئێمە ساڵانە ئامارەکان بە دەقیقی ئەمە خێنە ڕوو دیارە بە تێگڕای ئەو ئامارێک لە ئێستا لە بەردەستی ئێمەیە خۆی بە نامیلکێک هێتە بەردەستان کە ساڵەکان دیاری کراوە چەند کەس گیانی لەدەستداوە تەرمی گەڕەندراوەتەوە چەند کەسیش بێسەر و شوێنە بە کۆی گشتەکەی 477 کەسمان هەیە کە گیانی لەدەستداوە و بێسەر و شوێن بووە کە 190 کەسیان بێسەر و شوێنن باقیاتەکەی کە تەرمی بوونی هەبوو تەرمەکانیان گەڕەندراوەتەوە کە ڕێژەکە زۆر لەوە زیاترە کە ئێمە قسەمان لەسەر کردووە کە پێشتر وتمانە نزیک بە 8,000 کەسێک بەڵام سەرباری گەڕانەوەی نزیکەی بە 4,000 کۆچبەر کە گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان و عێراق لە ئێستاشا بەپێی ئامارە نافەرمیەکان زیاتر لە 3800 کەس لە سەرتاسەری بیلاڕووسیا ماوەتەوە کە ئەیانێ لە بیلاڕووسەوە خۆیان بگەێنن بە وڵاتانی ئەوروپا. تۆ ئەگەر سێری ساڵی 2015 بۆ 2016مانە بکەی ساڵانە زیاتر لە 160 بۆ 170,000 هاوڵاتی عێراقی کە ئەمانە سەر و تەمەن 18 ساڵن لە وڵاتانی ئەوروپا داوانامەی مافی پەنابەریان پێشکەش کردو بەڵام لە ئێستا ئامارەکە دابەزیوە بۆ 53,000 کەس کەمە بەڵام ئەوەیە لە ڕووی میدیاییەوە گرنگی زۆری پێدرا و هاوکات وەکو وتم ئەو کەمپینەی کە لەلایەن کۆچبەر و کۆمەڵە گروپ و باندی قاچاقچیەوە ڕاگەاندرا لە بیلاڕووسیا بۆیە زیاتر قسە و باسی لەسەر کرا. زۆربەی کۆچبەرانی نایاسایی کورد تەمەنیان لە نێوان 18 بۆ 30 ساڵە بەراورد بە پارێزگاکانی دیکە. ڕێژەی زۆری کۆچ و قوربانیەکانی لە سنووری سلێمانی زیاتر بووە. ئەوانی کوردستان جێدەهێڵن زیاتر بە دوای ژیانێکی ئارامتر لە ڕووی دەرونی و ئابووری و سیاسیدا دەگەڕێن. لە ساڵی 2020 بەپێی ئامارە فەرمیەکانی UN نزیکەی 281 ملیۆن کەس بە کۆچبەر هەژمارکراون لە جیهانە کە ئاکاتە نزیکەی لە 3.6 دانیشتوانی گۆی زەوی کە ئەم ژمارەیەکی مەترسیدارە. بۆ ئەمەش دیارەکە ژمارەیەک هۆکاری جوگرافی و سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری دەوری باڵا بینن لە ناویشیانە نادادی کۆمەڵایەتی ئەمڕۆ بۆتە هۆکارێکی زۆر سەرەکی. وەلای ئێوە ئاشکرایە کە کۆچ خودی خۆی دەرئەنجامە و بۆ ئەم دەرەنجامە کۆمەڵێک هۆکار هەیە کە هانی کۆچ ئەدا وای کردووە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی گۆی زەوی لە ئێستادا کۆچبەر بن و ئاشکراشە کە کۆچ بە ڕێژەیەکی سنووردار قازانجی هەیە هەم بۆ وڵاتی خانەخوێ هەم بۆ وڵاتی کە خەڵک کۆچی لێوەکە بەڵام بەم ڕێژە بەرزەی ئێستا دیارە کە زیانەکانی زۆر زیاترن بەڵام بەداخەوە کۆمەڵی نێودەوڵەتی لە ئێستادا ئەوەندەی کە چاوی لەسەر چارەسەرکردنی دەرەنجامەکەیە ئەوەندە چاوی لەسەر چارەسەرکردنی هۆکارەکان نییە. باپی ئامارە فەرمیەکانی نەتەوە یەکگرتووەکان لە ساڵی 2020 نزیکەی 281 ملیۆن کەس وەکو کۆچبەر لە سەرتاسەری جیهان هەژمار کراون کە دەکاتە 3/6 دانیشتوانی گۆی زەوی. هۆکاری سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی ڕۆڵی باڵا لە کۆچی نایاساییدا دەبینن. لە ناوی شیاندا نادادی کۆمەڵایەتی هۆکاری سەرەکیە کە سەرجەم ئەو هۆکارانە لە هەرێمی کوردستان بە زیادەوە هەن.